کە دیسان جارێشتر نەخۆشخانە گەورەکان ئامادە دەکرێت و شەونخوونی دەکەن بۆی نەخۆش وەربگرێت زۆرترین ڕێژەی قەرەوێلەکان بدرێت بە نەخۆشانی کۆڕۆنا. بەڵام دڵنیاتان دەکەمەوە کە ئەمە چارەسەر نییە، تەنها خۆپارێزی چارەسەرە. ڕجامان وایە کە نەگاتە ئەو ڕاددەیەی بە تایبەتیش قەرەباڵغ بغی لە ناو نەخۆشخانەکان سەردان و بەسەرکردنەوەکانیان تکا دەکەین سەردانی نەخۆشخانەکان و سەردانی نەخۆشانی کۆڕۆنا واز بێنن تەنها کەسێک کە مڕافقە بمێنێتەوە و زوو نەگۆڕدرێت و هیچ پێداویستێکی چرخ و ئاگر و چالێنان و تەباغ و شتانە قەدەغەیە نەباتە ناو نەخۆشخانەوە لە تەنیشت بڵی ئۆکسجین و لە تەنیشت ئەو شوێنانە دابنێن. تا ئێستا 4121 پزیشک و کارمەندی تەندروستی و فەرمانبەرە جۆراوجۆرەکانی کەرتی تەندروستی تووشی کۆڕۆنا بوونە لە سەرەتای کۆڕۆناوە. لەنێو ئەوانە بەداخەوە 87 پزیشک و کارمەندی تەندروستی و فەرمانبەرانی کەرتی تەندروستی گیانیان لەدەست داوە